بۆیە ڕەوشتمان بەرز بێ بەرامبەر باوکمان، با ڕەوشتمان بەرز بێ کە باوکمان لە دەستدا ئەو کاتە ڕێزیان دەزانین، بەڵام قیمەتی نییە. شتێک دامۆ باسەکەم لە کۆتاییە بۆی کە تۆزێک بە خۆت هەنامچنەوە ئاگاتە جایک و باوکتان بێ. وەڵی لە ماوەی چەند مانگەی پێشووە ئالم جادەیە ڕۆشتم ناو سەیارەکەدام لەگە برادەرێکا بوو، نەفەرێکم بینی دوامەزانی باوکمە، گوتم کاک فڵان کەس بۆ سەبخاو باوکمە، وتم وەڵا خۆ باوکم نەماوە، وتم سەریە خەم لە سەیارەکە، بەڵام تەماشام کرد باوکم نییە، واگم 4 ساڵە مردووە خوافێک وامزانی باوکم دڵم دا چەڵەکە، بەس کە ویستم بۆستم و دابەزم خزمەتی کەم سەیرەکەم، وەڵا هاتە بیرم خۆم باوکم نەماوە. ڕاستێکی شێوەی لەوە چییە؟ هەر ڕۆژێ لە دەستان دایک و باوکتان ئەو کاتە قەدری دەزانن. بۆیە دەرگای بەهەشتە باوکت دایکت ڕێزیان لێ بگرن، دڵیان تەنگ مەکەن، شتێ دایکت بووە هۆی خەفەتی دایکت مەیکە، بووە هۆی خەفەتی باوکت مەیکە، ئیلا مەگەر خوا پێی خۆش بێ و جیاوازە. لە کۆتاییدا دەڵێن با ڕۆژتمان بەرز بێ، بەڵکو خوای گەورە ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم حەشرمان بکات. باوک دەرگای ناوەڕاستی بەهەشتە، دایک بەهەشت لە ژێر پێیدایە، حەدیث صحیح هەیە، بەڵام باوکیش دەرگای ناوەڕاستی بەهەشتە، واتە دەرگای ناوەڕاستی بەهەشت بۆ کێیە؟ تەعمە ناوەڕاست ئەواتە شوێنی خۆش لە هەموو چاکتر. دەرگای لەو هەشت دەرگای ناوەڕاستی بەهەشت بۆ کێیە؟ بۆ ئەو کەسەیە کە باوکی لێ ڕازیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم جا کەیفی خۆتە، ئەمە هەڕەشەیە، حڕیات نییە، کەیفی خۆتە حەزەکەی ئەو دەرگایە بپارێزە با لەگەڵ باوکتا باش بۆ بۆی لە ڕۆژی قیامەتە لە دەرگای ناوەڕاست و دەرگای باشترین دەرگا بڕۆیتە بەهەشتەوە. حەزیچەکەی بۆ خۆت ئەو دەرگایە لە دەست خۆت دەرکە، لەگەڵ باوکتا خراپە، ئەو کاتە لە دەستی ئەدەی. بۆیە ڕەوشتمان بەرز بێ بەرامبەر باوکمان، با ڕەوشتمان بەرز بێ کە باوکمان لە دەستدا ئەو کاتە ڕێزیان دەزانین، بەڵام قیمەتی نییە. بۆیە ڕەوشتمان بەرز بێ بەرامبەر باوکمان، با ڕەوشتمان بەرز بێ کە باوکمان لە دەستدا ئەو کاتە ڕێزیان دەزانین، بەڵام قیمەتی نییە. شتێک دامۆ باسەکەم لە کۆتاییە بۆی کە تۆزێک بە خۆت هەنامچنەوە ئاگاتە جایک و باوکتان بێ. وەڵی لە ماوەی چەند مانگەی پێشووە ئالم جادەیە ڕۆشتم ناو سەیارەکەدام لەگە برادەرێکا بوو، نەفەرێکم بینی دوامەزانی باوکمە، گوتم کاک فڵان کەس بۆ سەبخاو باوکمە، وتم وەڵا خۆ باوکم نەماوە، وتم سەریە خەم لە سەیارەکە، بەڵام تەماشام کرد باوکم نییە، واگم 4 ساڵە مردووە خوافێک وامزانی باوکم دڵم دا چەڵەکە، بەس کە ویستم بۆستم و دابەزم خزمەتی کەم سەیرەکەم، وەڵا هاتە بیرم خۆم باوکم نەماوە. ڕاستێک